ئازارەوانی ئازادبوونی گەلەکەمانە لە راپەڕینەکەی ساڵی 1990 کە دەورێکی باڵای جەنابی مام جەلال هەبوو لەو کاتە لە خوێندنەوەی بارودۆخی و کاتە و سەرپەرشتیکردنی راپەڕینەکە هەروەها لە کاتێکا کە لە کوردستانە بوو هەروەها لە عێراقش کە سەر و کۆمار بوو دەورێکی باڵای بوو لە پێکەوژیانی ئاشتیانە و چارەسەرکردنی کێشەکان بەکردووە بۆیە بۆ ڕێزگرتنی و پیشاندانی وەفا بەرامبەر هەوڵ و کار و ئیشەکانی خوا لێ خۆش بوو جەنابی مام جەلال زۆربەی کۆنسوڵی وڵاتان کە دێنە ئێرە پێیان خۆشە کە چەپەبووی ڕێز و وەفادا بنێن بۆ ئێستاش بە سوپاس ئەوانەیە کۆنسوڵی چیت هاتە مەزاری مام و دووپاتکردنەوەی ڕێز و وەفایە بۆ جەنابی مام وەها ئێمە لێرەوە پێشوازیمان کرد لە کۆنسوڵی گشتی چیت و خێزانەکەی کە هاتون سەردانی سلێمانی و هەڵک جەوناوچەکانی کە ئەکەن to support development of the Kurdistan region and being involved in diversification of the economy, which is very important. The people who are friends of people of Kurdistan region is trying to support Kurdistan region's development in many areas. One of them is medical and access to healthcare, education and others.